سڵاوتان لێ بێوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگۆ و قسەکردن دەبێت لەسەر دراما بیانیەکان و ڕۆڵیان لە کۆمەڵگەی کوردیە بە میوانداری زۆر بەڕێز ئاکۆڕەش کە ئەوەش هەروەکو لە قەبێک با بڵێن لە کاتی بەشداریکردنی فیلمەکانیان با بڵێن ئەو لە قەبەی ناوە میوانداری کاگا کۆڕەشمان کردووە سیناریست و نووسەر و هەمیش ئەکتەرە کە بە خۆشحاڵی و ئێستا لامان میوانە کاگاکۆ بەخێبێت. زۆر سپاس بۆ جەنابە کاکداناجیان سڵاو و ڕێزمەیە بۆ بەڕێستان و بۆ ستافی پشتی کامێرە هەروە بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی سلێمانی و سپاس بۆم بەسەرکردنەوەیش دووبارەوە خێربێت. کاگاکۆ با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە بزانین دراما بیانیەکان لە ئێستادا کللتوری کوردیان بە جۆرێک شێواندووە. پێم خۆشە قسە لەسەر ئەم دیاردەیە بکەین. ئایا هۆکاری چییە؟ بەڵێ لە ڕاستیە دراما بیانیەکان بە تایبەت ئەوانەی کە درامای تورکی و درامای کوردی و ئەوانە زەربەی زۆر گەوریان وەشانوە، یعنی زیانی زۆر گەوریان بە تایبەت بە کۆمەلگای کوردی گەیانوە. لەوانە یەکەم زەربە بەر جیلی نوێ کەوتووە. ئەم جیلە تازەیە سەیرەکەی زۆربیان ئەوانەی کە شارەزایی لە کللتور و کاڵچەری کۆریا هەیە یا لە چین هەیە یا مەسەلەن سەبارەت بە تورکیا با بڵین ئەوەنەی شارەزایی لە کللتوری ئەوان هەیە شارەزایی لە کللتوری نەتەوەکەی خۆمان نییە. ئەمە لەلایەک لەلایەکتر زەربەیەکی زۆری یاوە لە لایەنی هوەری وڵاتەکەی خۆمان، چونکە بەجددی هەندێک کات ئەگەر بە باشی بەکار نهێنرێ ئەو کللتوری لەو وڵاتایە ئەگوازرێتەوە بۆ وڵاتەکەی تۆ. بۆ نمونە بە شێوەیەکی گشتی ئەڵێ هەر وڵاتێک بێ وڵاتێک داگیرکە لەڕێی فەرهەنگەوەی لەڕێی هوەرەوەی سەرەتا یعنی زمانەکەی ئەنێرێ، دواتر هوەرەکەی ئەنێرێ بۆ دواتر جێیشەکەی ئەنێرێ، یعنی هوەر پێش جێیشەکەشە کەوابوو بە جۆرێک لە جۆرەکان داگیر کراوی. هوەری کوردی، هوەری ڕەسەنی کوردی هوەرێکی زۆر جوانە و ئێمەش بە خۆشی و ناخۆشیەکانمانەوە کە بەداخەوە میلەتی کورد زۆر ناخۆشی بینی و زۆری بەسەراتەوە. یعنی ئەوە نەمان چیرۆک هەیە کە ئەتوانین بیکەین بە دراما و ئەتوانین بیکەین بە فلیم و ئەتوانین بیکەین بە کاری هوەری جوان، ئەتوانین ئێمە یعنی هوەرەکەمان بنێرینە دەرەوە. کورد هەر بە درێژایی قۆناغەکانی مێژوو لەنێو تراژیدیە بۆ کرێم تراژیدیانە بۆ نمونەوەکو جەنابە دەفەرمووی فیلمیان لێ بەرهەم بێ. بەس لە ئێستادا بە تەسەوری تۆوەکو و سیناریستێک و ئەکتەرێکیش داگیر نەکراوین لە ڕێگەی ئەو هەموو دراما بیانیەی کە 2000 و 4000 و چوزانم 6000 ئەڵقەیە. زۆر ڕاستە. بە ئەوە بۆ تاوکەم ئێمە وەکو بڵین دراماکان لە وڵاتی ئێمە ئیشەکە ڕەنگە هۆکارەکەی شتێک بێ. ئەم کەناڵانە کە ئەیهێنن دراماکە هێنن بۆ وڵاتی خۆمان ئەیکردنەوە سەیرەکەن تێچووەکەی کەمترە و کە ئەیکردنە یەنێر لێرە مۆنتاژەکرێ و دۆبلاژەکرێ و جارێکتر عەرزەکرێتەوە ئاسانترە بۆ ئەوان. بەڵام بێ ئاگالەوەی کە ئەو هەموو کللتورە داغڵەکەی ئەم جی لە نوێ یعنی پێ ئاشناەکەی و ئەو خەڵقا حەز بە و ژیانە ئەکا، حەز بە و جۆرە جلوبەرگە ئەکا، حەز بە و جۆرە سەیرەکەی لە ناو چیرۆکەکانیانە خیانەتی وا گەورەگەوریتیە زۆر بە ئاسانی ئەوان باسیەکەن شتی زۆر قێزەون و ناشرینی هەتا قۆناغی هەشتاش یا تا نەوەکانیش کوشتن زۆر کەم بوو لە درامای کوردیە. بەڵێ ینی بەڵام ئێستا بە زۆر بە ئاشکرا بێ هیچ ماسک و پەردەیەک کوشتن لە نێو ئەم دراما بیانیانە زۆرە. ینی زۆر جار بووە بە چاولێگەری ژانەوەی کە پێوتە تەقلیدی شەکرێتەوە لە نێو کۆمەڵگەی کوردیا بۆ دراما بیانیانە. ئەم حاڵەتەشمان هەیە لێ خۆی مۆزوعی کوشتن و مۆزوعی ئەو ڕووداوی خۆڕوودکردنەوە و یعنی ئینتیلاقە گەورەیە خێرایی بەرەو پێشچوونە پەیوەندی بە هەموو نەتەوەیەکەوە کە تا چەند وڵاتەکەی خۆی و نەتەوەکەی خۆی و کاڵچەری خۆی خۆشەوێ ئەوان بتێونەتەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان کللتوری خۆیان بەسەر ئێمە یاسەپانەوە هەم لە ڕووی ستایلیانەوە هەم لە ڕووی جلوبەرجیان لە ڕووی کۆمەڵێ بابەتی ژیانی خۆیانەوە. ئێمە لە وڵاتی خۆمان زۆر چیرۆشی جوانمانێ زۆر بابەتی جوانمانێ لەوانە خۆ کوشتنیش بەدەر نییە لە چیرۆکەکان، بەڵام بە شێوازیەک ڕووبات کە مەسەلەن خەڵقی خراپ
بکەوێتە بەردەستی یاسا بە ئاسانی و یاسا بتوانێت سزای بات و خەڵکی باش و بێتاوانیش کە بە هۆکارێک لە هۆکارەکان گیراوە بە جۆرێک لە جۆرەکان ڕزگار کرێن ئێمە بێ بینەر ئاگادارکەینەوە بڵێ ئەم دیاردە کۆمەلگایانە دیاردە کۆمەڵایەتیانەیە بەڵام ئەوەنەی کە ئاگادار بین شۆڕشێکی گشتگیری یعنی منەتوان بڵێم چواردەوری وڵاتانی ئیقلیمی هەیە بە دەورمانەوە کە هەر یەکە و لە لای خۆیەوە ئەوێت کاڵچەر و کللتوری خۆی بخاتە وڵاتی ئێمەوە و هیچیشیان کللتوری ئێمان قوبڵ نییە هیچیشیان ئێمەیان ناکات و ئەمێ پێم بڵێ ئەی بۆچی ئەم دراما بیانیانە شوێنیان بە دراما کوردەکان لەق کردووە ئایا هۆکارێک هەیە بەڵێ هۆکار هەیە هۆکارەکە یەکەم شت تیڤەکانە تیڤەکانە کە ئەتوانن زۆر بە ئاسانی لە بریەوەی بەرهەم بڵین درامایەکی کوردی بەرهەم بێنن ئەچن ئەو درامایە ئەکردنەوە بەسەوە بڵێ پارەیەکی بێشومان خەرجەکە بێگومان ئەو پارەیەکی بێشومارە خەرجەکرێ بۆ بەڵام لە کاتێکا بێ کە لە وڵاتی خۆمانە بەڵێ یعنی کوالێتی هەیە بە پێی کوالێتەکان تۆ توانی دراما وەرگویستی ئابەی بکەیتوان ئەتوانی بەو پارەیە یعنی درامای کوردی و دەستکەوێت کە باسی ژیانی خۆ بکە باسی نەتەوەکەی خۆ ئەم یەت لێەوە خێرە حازرە لە بەردەستە چەند حڵلقەیەکە 100 حڵلقەیە 1000 حڵلقەیە 2000 حڵلقێ ئەی کڕێ بە بڕێک پارە و یعنی ئیتر ئەوە نەشەوی پێواکوژێ بە دەرەجەی یەک تیڤەکانە تیڤەکان یعنی هۆکاری سەرەکیەوەن کە ئەو کللتورەیەتە ناوە ئەجا لە دوای ئەوە ئێمە لەم کاتەشە ینی زەربێ بە تایبەت لە کوردستان زەربێشی گەورەی هوەری بەر هوەرمەندان کەوتووە بۆ چونکە پشگیریان نییە دەستگیرۆییان نییە من یەک شتی بچکۆلە بە جەناب دەڵم من فلیمێکم تۆمار کردووە بە ناوی ئاوازی سەحەر کە وا بڕیار بوو بەڕێز ئازاد پێنجۆنی دەرهێنەر کاری دەرهێنانی بۆ بکە بەڵام بەداخەوە بەهۆی هۆکارێکەوە کە نەیتوانی کە کاروان ئاوات کاری خراجەکەی بۆ کرد فلیمەکە بابەتەکە لەسەر توشبوانی شێرپەنجە و ئێستا لە فیستیڤالە لە هەولێر و باسی کۆمەلگاکەی وەڵی هەتاکو بڵین لە فیستیڤال نەیەتەوە ناتوانین یعنی بڕیار ڕەنگە بچێتە دوای مانگی پێنجەوە ڕەنگە بچێتە دوای مانگ بەڵام باسی چیرۆژێکی ڕاستەقینەی ئەم شاری سلێمانیەمان کردووە کە خێزانێکە هاوسەرەکەی توش شێرپەنجە ئەبێ و بەو ڕێکارە قورسە پزیشکیانەیە تێپەڕێ و کام هاوسەری چۆن پشتیوانێتی و تا ئەگا بۆ قۆناغی کە ئیتر وردە لە خەسخانی هیوا چارەسەر وەرەگرێ و باش ئەبێت و چاگەبێت من هاتوم چیرۆکی خێزانێکی کوردە بگوازۆتەوە هێناومە بەشداری فیستیڤالم سپاس بۆ قۆناغی باشی بڕیوە یعنی ئێستا ماوەتەوە کۆتاییەتە یان لە تقریبا لە فیناڵایە ئەگەر خی گەورە مەیلی لێبێ شەڵا ئەنجامی باش بەدەستێت بۆیە ئێمە ئەتوانین ئێمە شتی جوانی وڵاتەکەی خۆمان بەرهەم بێنین بتوانین ئێمە ئەو کللتورە سەقەتە کە لەم لاولاوە فڕئیرێتە ناو وڵاتەکەمانەوە ئێمە وەری نەگرین بیکەینە دەرەوە ئەتوانین مرۆڤەکانی خۆمان هاوڵاتیەکانی خۆمان هاو نیشتیمانەکانی خۆمان ئەوەی کە مافی بەسەرە وڵاتۆی ئەوانە بەکاربێنین لە بینی دوو کەوانەیە ئەوانە بەکاربێنین چونکە نەچین یعنی دەستبەرین بۆ دەرهێنەرێکی دەرەوەی وڵاتەکەمان دەستبەرین بۆ ئەکتەرێکی دەرەوەی وڵاتەکەمان خۆشمان ئەکتەرمانەیە دەرهێنەرمانێ نووسەرمانێ سینارستمان هەموو کەسی بەتوانامان هەیە کاگاکۆ ماوەیەک پێش ئێستا ئەکتەرێکی ئافرەتم هەر لە هەمان شوێنی جەنابەت دوان کە باسی هەمانە و پرسیارەی کە لە ئەوم کرد لە تووشم کرد ئەو وەڵامی ئەوە بوو کە دەیگوت جۆرێک ژەهری نوێیە بە تێکەڵبوونی کللتور و کۆمەڵگەی تێکەڵ بە کللتوری کۆمەڵگەی کوردی بووە ئایا دەتوانی جەنابیشت وەکو ژەهرێک ناوی بنیت بێگومان ژەهرە چونکە ئەو کەسە ڕەنگەکە لە دەرەوەی وڵاتەکەی تۆ هاتووە ڕەنگە لەوێ بێزراو بێت قێزەون بێت یعنی خۆی ڕزگار کرد بێ هاتبێتە وڵاتەکەی تۆ لێرە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕێی سۆسیال میدیاوە لە ڕێی کەناڵەکانەوە لە ڕێ کە نمایش ئەکرێ یا پیشان ئەدرێ یا دەرفەتی پێیرێ قسە بکە سەیرەکەی کۆمەڵێ ژەهر و حەقدی ناومێشی خۆیەتی ئایا بە خۆڕوتکردنەوە بێ بە جلوبەرێک ئایا بە وشەی نەشیا و تازە کە بێنێتە ناو خەڵقەوە بەم شێوازە تعبیر لە ژیانی خۆیەکە و ئێمەش دوجار لەوانەیە وەکو هونەرمەندسێ یا وەکو ئەم وشەیە کە پێڵەن جورئەت وەڵا ئەوە جەری نییە وشەیەکی غەڵەتی وتووە جەری نییە ینی جەری ئەوەیە کە بتوانی ینی دەستبەری بۆ بابەتە
قرسەکان بابەتی جوان جوان بەرهەم بێنی نەک بیت لە خۆتە زەربە لە خۆت بیت و بڵێ وەڵام من جەریم. زۆر باشە. بینەرانمان لە ساڵانی نەوەتەکانەوە لە درامای کوردی تۆراون لەبەر ئەوە سەیری دراما بیانیەکانی ژەکرێت وەکو پێویست من و تۆ کە ئەڵێن درامای بیانی لەو کاتەوەی باسی ئەەکەین و بەژە هەر ناوێبین بەڵام لە سەیریەکرێت بینەری کورد سەیری دراما بیانیەکانەکە لە هەمان کەژە لە درامای کوردی تۆراوە. کاگاکۆ منەمەوێت لە زاری وەکو وەکتەرێک بزانم چی بکرێت بۆ ئاشبوونەوەی ئەم بینەرانە بە دراما کوردیە ڕەسەنەکان. بەڵێ من وەڵاهی بە پێچوانەی بەڕێستەوە بەداوای لێبوردنەوە بیرەکەمەوە چونکە من هەستەکەم میلەتی کورد تامەزروی درامای خۆیەتی بەڵام بۆ ناکرێ ئەمەیان شتێکی ترە ئایا تێچۆکەی زۆرە ئایا چیرۆکێکی باش لە بەردەسانیە ئایا کۆمەڵێک قەڵەمی سواوی کۆن هەڵساون کەناڵەکانیان داگیر کردووە هەموو ساڵێک هەر ئەوان و خەڵق لی بێزارە لەم ڕیتمە لەم چکە وڵات یعنی دنیا پێشەکەوێ تۆ ئەبێ کوالەتی و بەرزکەیتەوە لە چیرۆکە لە سینناریۆیە لە ئەکتەرە لە دیالۆگە بێزگە لەوەش لە خطەی ئیخراجیە خطەی ئیخراجیە کۆمەڵێک خەڵقەیە یعنی ئەبێ ئیتر ئەم خەڵقانە دەرفەتیان پێبیرێ بێنە پێشەوە و کۆمەڵێکەیە ئەوانەی کە تا ئێستا خزمەتیان کردو ببن بە مامۆستای ئەمانە دەستیان بگرن فێریان کەن مازە شتێکێ فێریان لەبەرەوە درامای کوردی زۆر کەم ئەکرێت بۆیە خەڵق وای ئەبینین کە لی تۆراوە نا بە پێچەوانەوە خەڵقی خۆمان زۆر زۆر تامەزرای درامای کورد. من بینەرم دواندووە ئەڵێ وەکو پێویست جێی سەرنجی منی لە ئێستا درامای کوردیم قسەی کە پێشتر من کردم بە پرسیار قسەی من نییە بەڵکو قسەی بەڵێ منیش ئاماژەیەکم پێ ئەگەر ئاگادار چونکە کۆمەڵێک قەڵەم هەیە ئەو قەڵەمانە سواون ئیتر ناکرێت تۆ کامێرەیەک دانی بەرامبەر ماڵێک و ئیتر کابرا بێتەوە لە بازار و بڕاتە ژوورەوە نان بخوا بێتە دەرەوە نازام چی ئەمە نایبنەی دراما نا ئەزانی یعنی سینەما شتێکی جوانی هەیە فەن هونەر بەگشتی ئەڵێ یعنی بۆم باز مەکە پیشانم بە کەچی ڕوئەیە تۆ لە شانۆیە ئەکرێ بە حیوار تێگەێنی شانۆمان هەیە بێدەنگە ئەکرێ بە جوڵە بەڵێ ینی لەبەرەوە یعنی فەنی جوایە ئێمە ئەوەنی کات بە حیوارەوە ئەکوژین و درێژکردنەوەی فلیمەکان بە ئەنقەس و لەبەر نەبوونی وەکو عەرزم کردی چیرۆکی جوان ینی ڕووداوی جوان من خۆم یعنی بەش بە حاڵی خۆم درامام هەیە بە ناوی درامای چەتەکانەوە تقریبەن 2 ساڵە بێ نووسیمە چەند شوێنێک دەستیان گرتوم دەستیان گرتوم کە پارەکەیم بۆ سەرفکەن ئەو 2 ساڵە خەریکم هەر سەرفیان نەکرد هەر وعدە یعنی هەر حبر على الورقة يعني دەردیکان تا ئێسای نەکرا لەو چیرۆکەیە ینی حەزەکەم ئەمەل بۆ بەرنامەکەی جەناوی باسکەم تا ئێستا زۆر نەچوومەتە ناو ئەو ڕووداوە لەو چیرۆکەیە باسی 7 کەسەکەم 7 کەسی خاوەن پێشینەی یاسایی ئەم 7 کەسە یەکیان کەسایەتیەکی کورتەباڵایە لەگەڵ 2 کچاو 4 پیاویشە بە عەقڵێک چەتەیی ئەکەن بە عەقڵێک یعنی دزی ئەکەن بە عەقڵێک کاری خراپ ئەکەن هیچ کەسێک عەقڵی بۆەوە ناچێکە ئەوە ڕووبە باشە ئێمە هەڵساوین لە ڕێی ئەم درامایەوە پیشانی هەموو تاوان بارمانە لەگەر بەقەر ئەمانەش ئازا بن و زیرەک بن و لێهاتوو بن کۆتا جار یاسا هەر ئەتانگرێت و ئەبێ بێنەوە بەردەستی یاسا چونکە یاسا ژیرترە لەوان یاسا ئەوەی کە ئەوان ئەیکەن یەشتان یعنی ماوە بۆ ئەوەی کە خۆیان دەرباسکەن لە یاسا ئێمە ئەمەمان کردەوە وە تەحەدا ئەەکەم لەم بەرنامەی بەڕێستەوە ئەگەر درامایەکی وا تا ئێستا کرابێ کەمترین تێچوشی تێچێ بەڵام ڕێگە بە من نایەن مەسەلەن وعدم پێیان ئەڵێن بەسەر چاو مالێنم 400 کارکتەری تایە وعدم پێیان بەسەر چاوەوە 2 ساڵەیە مۆچم لە پڕێکا سەیرەکەی چێت درامایەکی بیانی ئێنێ ئەچێ نازانم شتێکی ئاسانتر ئاسان بەدەست وایێنێ و هەندێک جار ناقیشیان ناگرم کۆمەڵی خەڵق خۆیان هەڵاوەتە ناو وەسەتەکەەوە بە ناوی پرۆدیسەرەوە ئەکەونە بینی سپۆنسەر و سینارس و دەرهێنەرەکەەوە بە ناوی ئەم پرۆدیسەر ئەو کاتەی شەکاکێتە بەردەسی ئەم کەسە چونکەکەوێتە بینی سپۆنسەرەکەەوە لەگەڵ
نووسەر و سینارسەر پارەکەکەوێتە لای ئاماژە و بە برینێکی قرس کرد قوڵ کرد ئەم پارەیە کە ئەکەوێتە لای ئەم زەلامە چونکە من بەسەرماتۆ پارەی دوو فلیم ئاخراوە یعنی ئەم کەسە ئەم پارەی کەوتۆتە لا ئەم پارەیە چیەکە بە ئارەزوی خۆی لی سەرفەکە مارچێتینی لیاڵەگرێ لە ساوانەی هینی منە و پارێ بۆچیە نازانم مارچێتینە هیلاک بووم پێوەی باشەوە نەبەرەو ئەوی کەیماوە نە بە ئارەزوی منە بێ ئەکتەر بێ بە ئارەزوی منە بێ مخریج بێ یەکێک لەوانە بە شتێک ئەرزی جەنا بکەم لەم ماوەیە قرار بوو بۆ 8 مارس فلیمێکی من عرض کرێت کە لێرە لە سلێمانی بەڵێ لە سلێمانی نووسین و سینناریۆی خۆمە بە ناوی 1990 وەزیری کار و کاروبار و کۆمەڵایەتی بە سوپاسەوە سپانسەری کردوین کاتی خۆی خاتی شۆستان باوەڕکە زۆر سپاسی خوام کرد کە عرض نەکرا ڕێگە نەیرە یعنی فلیمەکان لەم سەردەمە بە ڕەش و سپی تۆمار کردووە من شتێکی جوانم بۆ توندوتیژی دژی ژنان نووسیوە فێرم کردوون کە ئەگەر تووشی کێشەیەک بوون حاڵەتێکی نەخوازرا و هاتە ئاراوە ئەتوانن 1990 بەکاربێن وەکو چۆن ئێستا هێڵە گەرمەکە هەیە 1990 هەر بە ناوی ئەوەیە شتێکی جوانم و ئەوە هەڵساون یعنی چونکە هەر قەلەی تێکە و ئەو مۆزوعە فلیمەکە بە ڕەش و سپی تۆمار کرا عرض نەکرا ئێوە تاوانی منەوەکو سینارس من سینناریەکەم بە جوانی نووسی خسوومەتە بەردەسی ئەو هاتووە زەربەی لیاوە بەڵێ زۆر باشە کاگاکۆ ئەم دەردە کۆمەڵایەتیانە بۆ لە دراما و کورتە فیلمی کوردی ناڕێتەوە ئەرە چی بکرێت بۆی ئەم کۆمەڵگەی پیاسەلاریانە لە سینناریۆیەکی درامایەکان نەهێڵی من باسی شتێکی جوانە کرد حەزەکەم جوابێکە بەمەوە کە سوودیە بێ ئیشەڵا بۆ بینەرانیش ئێمە یەکەم شت ئەگەر بڵین پیاوی خراپ هەیە لە بەرامبەرە ئافرەتی خراپیش هەیە بڵین پیاوی باش هەیە لە بەرامبەرە ئافرەتی باشیش هەیە کەوا بوو ئێمە خۆمان بە ئەنقەزم جیاکاریەمان دروست کردووە مرۆڤی باش هەیە مرۆڤی خراپ هەیە ناکرێت بڵین بەس پیاو خراپە یا بەس ئافرەت خراپە دوای ئەوە لەم سەردەمەیە یعنی بەداخەوە من هەستەکەم بە پیاو و بە ئافرەت و بە یاسا هەر سێشان دیفاع لە ئافرەت دەکەن هەر سێشان دیفاع لە ئافرەت دەکەن بەڵام پیاو هیچ کام لەمانە دیفاعی لێ ناکە بۆ نمونە کابراەک بە هەر خەمێکی خۆمان بخۆین بە هەر یەک شتی پشکۆلە بازێکی پشکۆلای ئەمە ناو سیاسەتەوە ئەگەڕێمەوە بە خێرایی چونکە زامن بابەتەی نیوانی ئەندام پەرلەمانێکمان هەیە یەت مەسەلەن پیاوە کارنامەیەکی پێ واتان بۆکەم میل لە دوا ئەەکەم و ئەبڕە پرۆژەکەم ئەمێەوە لە کۆتاییە و توندوتیژی دژی ژنان ناهێڵم کەس ئاگای لە پیاو نییە کەس ئاگای لەوە نیە بەڵێ لە ناو درامای کوردیە یا لە ناو کاری کوردیە یعنی پیاو سالاری هەیە ئەو دیاردانە باس کراوە بەڵام باوەژن خواب ناسەشمان هەیە کە باسی لایەنەکەی تریەکە بەشەکەی تریەکە بۆیە لای من فەرخوجیایی نییە پیا و ژن هەردووچان مرۆڤن پیاوی خراپەیە ژنی خراپەیە پیاوی باشەیە ژنی باشەیە هەردووچان مرۆڤی باش و خراپ با من لەسەر ئەمە ئەو پرسیارەش بکەم کە هەست ناکەیت کە ئافرەت ڕۆڵی کەم بووە بەم دوایانە نە بەڵام بە پێشووتردا لە دراما و لە کورتە فیلمی کوردیە ڕۆڵت کەمبوونەکە لە دوو ئاستا خۆی بینێتەوە من عەرزی بەڕێز بکەم هەندێک هەیە دەرچووی زانکۆن یا دەرچووی بەشە جیاجیاکانن لە کاری هوەریە تەنها یعنی اختصاصی خۆی نییە بەڵام دەستی بەتاڵە و دانە مەزراوە نازانچی حەزەکە بێت دەرکەوێت ئەمە وەکو دەرفەتێک کار ئەبینێت دەرفەتی کار بۆی عقد بکە لەگەڵ ئەم کەناڵ و ئەو کەناڵ و ئەم کۆمپانیا و ئەم ڕیکلام و ئەو شتانە بۆی بێتە پێشەوە هەندێکیش هەیە خوای گەورە بۆ هوەری خەڵق کرد خۆی یعنی ئەو ئیشەی تەیە ئەگەر اختصاصی هەرچیەک بێ هەرچیەک بێ خوای گەورە بۆ خەڵقی کردووە کە کاری هوەری بکە بەڵێ تا ئێستاش یعنی کۆمەڵێک کەمی پێوە دیارە کۆمەڵێک کەمی پێوە دیارە چونکە وەکو پێشتریش باسمان کرد ئەکتەری دەوروبەری وڵاتەکەمان ناتۆتە ناوە ڕۆڵی ئەوانە بینەوە ڕەنگە خەتای وەکو خۆمان خەتای خۆشمانیتیا بکەین ئەوانە بەکارێنی زۆر باشە بەم دوایانە دەرهێنەرەکانمان ئیشان لەسەر فیلمی سینەمایی کردووە لەگەڵ کورتە فیلم و ئەوە بە زیاتر ئیشان لەسەر فیلمی سینەمایی کردووە فیلمی سینەمایی ماوەیەکی زۆر نییە لە ناو هوەری کوردیە پێم خۆشە قسەم لەسەرەوە بۆکەی ئایا ئەمە کارێکی باشە یاخود هێشتا ئێمە ماومانە بگەین بەوەی فیلمی سینەمایی بەرهەم بێنی ئەزانی چۆنە من پێشتریش بە بەڕێستم وت و دووبارەش یەکەمەوە سینەما بەڵێ لە چاو ئێمە تازەیە
بەڵام ئەو تازەیەش نییە بۆ نمونە لە 1970 ئەوانە ئەمە فیلمی سینەمایمانە بوو بۆ نمونە خولە پیزە فیلمەکەی کاک حەماعەلی خان بەڕاستی یعنی توانامان هەر هەبووە ئەومان کردو بەڵام ئایا کوالێتیمان چۆن بووە یا چەند بووە بە پێ و سەردەمە بوو ئێستا وەردەوەرداتوین پێشەوە بەڵێ سینەما ئەکرێ بڵێم ئاسانترە لە دراما بۆچی بەڵێ پارەیش خەیاڵی تێچێ فیلمی سینەما پارەیش خەیاڵی تێت سینەما عادەتەن ئەڵێ پیشانم بە بۆم باز مەکە کەوابوو چی حیوارمان زۆر زۆر کەمە دیالۆکی کەمە هەمووی سینناروێ و دیمەنە بە دیمەن ئەم کەسانێری بۆ ئەوی بۆکەوەی بۆ ئەمە شتێکی زۆر باشە بەڵام بابێنە سەر چیرۆکەکە سەر ناوەڕۆکە ئێمە جارێکی تر بازمان نایەوە بۆ دەڕۆی وڵات جارێکی تر ئێمە بازەینەوە بۆ چیرۆشێکی ئەوروپی یا چیرۆشێکی خەیاڵی یا چی دەیان و سەدان و هەزاران چیرۆکمانەیە کە لە وڵاتی خۆتە ئەتوانی بیکەی بە کورتە چیرۆک هەر نمونە دەرهێنەرانیشی لەسەر ناکەن ئیشی لەسەر ناکەن بە کوالێتی خۆیانی نازان یعنی هەستەکە بۆ نمە هەر لە هەستەکە شێوازی داڕشنەکەی نزمە بەحسابی بەحسابی ئەو چونکە ئەو فەنێکی تیان نبینێتەوە بۆ خۆی تیا بکە یعنی تۆ وەرە جارێ هەندێکیان با من نەڵام هەمویان هەندێکیان بیان دوێنە ینی یەکسەر باسی فەیلسوفێکی ئەوروپی بووەکە باسی زانایەکی نازانم کێ بووەکە باسی فڵازم دەردە شانۆشی گرتۆتەوە زانی کاگاتەوە ئێستا یەینە سەر ئەوش باسی کەسێکی دەڕۆی وڵاتەوە کەسێکم نەدی دانیشە بڵێ پیرەمێر دەفەرموێ ناری وای فەرموو ئەحمەی مختار بەجیجا وای فەرموو یعنی کەسم نەدی سوود لە زانا و بیرمەندەکانی خۆی وەرگێ هەر بۆ دەرەوە بۆچی بۆی بڵێ من ئەمانەی ئێرەم هەمووی خوێندۆتەوە ئەنجاوانەی ئێوێژە زانم کە نەشی خوێندۆتەوە ئەجا تۆ بابەتێکە نووسی چیرۆشێک مەسەەن بیرۆکەیەک دێڕێک ئەکرێ بکرێ بە فلیمێک یعنی بیرۆکەکە لە دێڕێکەوەیە لە ڕووداوێکی پشکۆلەوەیە ئەجا دەست نەبردن بۆ شتە جیاوازەکان ئەمە لەوە ئەترسێ ئەوە لەوە ئەترسێ ئەمە نابێ و ئەمە وازان مەخسام لەوە ئەمە هەڵەیە یعنی بۆ نمونە مخریجێک ئەێنی ئەڵێ ئەم فلیمەم هەیە ئەمەم بۆ سیرکە بۆ سیرەکە ئیتر بە ئارەزوی خۆی بەڕاست و چەپ تێەکە هەمووی ناڵم وەکو عەرزم کردی هەندێک تێکە ئەمە زیایە ئەوە لا بە ئەمە ئەخەمە ئەوێ ئەوە ئارەزوی خۆی دەستکاریەکە لە کاتێکە بە بۆچوونی من ئەبێن نووسەر کاسینگ بکە بۆ فلیمەکە نەک مخریج بیکە چکە مخریج ئەوە هاتۆتە بەردەسی بە حازری بەڵام نووسەر پێشتر لە مێشی خۆیان هەموو فلیمەکەی دیوە ئەزانێت چێ گونجێ بۆ چکە خۆی نووسەرەکەی بەڵام لێرە بە پێچوانەوە لە دەری شەوە تەبانەر بەو شێوازەیە مخریج کاری دەرهێنانەکەمە کاستینگەکە ئەجا چیرۆکەکە دەستکاریەکە بە ڕاست و چەپە سیرەکەی کە بۆی نەکریا بۆی هەزم نەکە کاکەوە چیرۆک نییە کاکە بۆ چیرۆک نییە یعنی بۆ هەتاک و لە بار بێ و لەسەر خەت بێ بڕۆ من تەحەدا ئەەکەم چوار دێڕی حەلق و بەلاق وشتی لە خۆتەوە بابەتێک بنووسە کۆمیدی بێتراژی دیوێ هەر چی شتێک شتێکی هاکەزایی بنووسە پارە و بۆ پیا کرد بێ پشۆرە بەردەمی مخریجەکە هەندێکشانەڵام پشۆرە بەردەمی بڵێ کاکەجانەوە سینناریۆکەمە وە پارەشم بۆ پیا کردووە فەرمو ئامادێ سیرەکە ئەو لە تۆ زیاتر بەدڵێتی ئەمە زۆر جوانە ئەمە وایە ئەمەوان لێ بکەین جوانترە ئەمە یا جاریوە سینناریۆکەیە بیتە بەردەست ئەوە لە بڕۆ فلان ئەکتەرم بۆ بێنە فیسال کەسم بۆ بێنە ئەکتەرمان هەیە با من دەبێ ئەکتەرەکانیش داری بکرێن گوڵبژێر بکرێن ئەزانی چۆنە فەنەکە لە سینەما مەسەلەن من یەم دوو کارکتەر هەڵە بژێرم گۆرانی بێژن کاکەەوە خۆی ئەکتەر نییە بەڵام هەڵی بژێرم لەبەرەوەی بە بۆنەی ئەوە وی فلیمەکەم بەرزکەمەوە ینی فلیمێکی سینەمایی ئەکەی جارێ بێ ئەکتەرێک بدۆزیتەوە اختصاصی خۆی نییە هونەرمەندە گۆرانی بێژە نازام چییە ئەکتەرمان هەیە گۆرانی بێژە هاتووە ئەڵێ من بە 5 دەفتەر بەشداری فلیمێکەکەم ئەی باشە من چەند بۆ فلیمە پیاکەم تا پێنجی بم بە تۆ ئەخر تۆ لە حازری ییت مەسەلەن مانگێکە مانگونیەکە خۆی فلیمی سینەمای ئاتەن 45 ڕۆژی پێ 45 ڕۆژ بەشداریەکەی لەگەڵ نا 5 دەفتەر وەرگری 3 دەفتەر وەرگری 2 دەفتەر وەرگری ئەی بۆ کاکە تۆ چیت بۆ نا من ناوم هەیە و من دیارم و من نازانم یعنی ئەوان تازە دەرکەوتون کردیانە بە تیجارەت کاکا کۆماوی بەرنامەکەم تاو بوو پێم خۆشە بزانم دوایین قسەت چییە پێش من کۆتایی پێ زۆر زۆر سپاسی بەڕێستانەکەم سوپاس بۆ بەسەرکردنەوەکەتەوە هیوادارم ئەم بەرنمەیە بەردەوام بێت
و دوای منیش چەندین هوەرمەندی تر بدوێن چەندین نووسری دڵنیا بەرەوەی کە ئیدامەیە بێ ئیدامەی زۆر پێدەم و پێخۆشە بەردەوامیشە بێت کە ئەو کەسانش بدۆزنەوە کە بە جۆرێک لە جۆرەکان عاجز بوون بێزار بوون بانگیان کەنەوە قسەیان لەگەڵا بکەن من لە کۆتاییە ئەڵام هیوادارم کەناڵەکان دەرگامان بۆ بکەنەوە ڕێگەمان بن چونکە ئێمەش هەندێک شتمان پێ و شتمان لەبارە ئەتوانین خۆمان عڕزکەین بۆیە ڕێگەمان بن هاوکارمان بن بۆی ئێمەش نواندنێکی جوانتان بۆ بکەین بەرهەمێکی جوانتان پێشکەشکەین و بابەتی کللتوری وڵاتەکەی خۆمان ئەو کێشانەی کە لە وڵاتەکەی خۆمانە هەیە و جگە لەوەش من هەتاکو ئێستا هەتاکو ئەمسانێ خاوەنی 5 فلیمی ڤیستیڤاڵم کە ئامادەیە بۆ تۆمارکردن دوان لەوانە بۆ ڤیستیڤاڵەکانی دەرەوە بێ یعنی هیچ کەسێک لێرە گرنگجی بەوانە نە هیوادارم بە جۆرێک لە جۆرەکان سەپۆرتی هونەرمەندان بکرێ پشتیوانیان بکرێ دەرفەتیان پێبیرێ تا بتوان دەرکەون ئیتر بەسە هەر فلان کەس بانکەین هەرفی سال کەس ڕۆڵ ببینێ هەر فلان کەس دەور دەرفەت بن خەڵکی تریشەیە و بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بتوانین هوەری کوردی بگەینینە کەنارێکی ئارام و جوان کە بەرژەوەندی و سوودی تیاابێ بۆ هەموو کۆمەلگای کوردستان و میلەتی کورد و بەتاوێتی کاک ئەکۆڕەش سینارست و ئەکتەر خۆشحاڵ بوو کە میوانی ئەمجاری بەرنامەی خەرمان بوویت بە دڵنیایەوە هەتا بتوانین ئیدامە و با بڵێن بە بەرنامەی خەرمانە دەین و نایڵین بۆ سێڵبەت کەسانی وەکو ئێوەش پێویستن کە هونەرمەندانی کەمان بۆ ڕاستپێرن یاخۆ بچینە خزمەتیانەوە تاوکو بتوانن لە بەرنامەی خەرمان بەشدار بن چکە بەرنامەی خەرمان بەرنامەی ئێوەیە بەڕاستی ئەو خەرمانەیە کە ئێوە لە ڕابردوو لە ئێستایشەوە لە ئایندەی شاکە دەتان بێت بۆیە بە دڵنیایەوەی شەڵا بەرنامەی خەرمان ئەگەر عمر باقی بێت بەردەوام ئەبێت دووبارە خۆشحاڵ بووم بەڵە بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ